ئامادەیی کلێڤەری ناحکومی لە موژدەیەکی دڵخۆشکەردا ئامادەیی کلێڤەری ناحکومی لە باڵەخانەی نوێی تایبەت بە ئامادەیی لەسەر ڕووبەری 4000 مەتر بە باشترین ستاف و مامۆستایانی ئامادەیەکانی شاری هەولێر دەست دەکات بە وەرگرتنی قوتابیانی هەرسێ قۆناغی ئامادەیەکانی 10 و 11 و 12 زانستی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 وانەکان بە باشترین شێوە لەلایەن مامۆستایانی ئامادەیی کلێڤەر دەوترێتەوە. ئینگلیزی مامۆستا سەردار مەجید، بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان، کیمیا مامۆستا ڕێدار بەکر، فیزیا مامۆستا شۆڕش تۆفیق، کوردی مامۆستا بەختیار خالید، عەرەبی مامۆستا ئەنوەر عوثمان، زیندەزانی مامۆستا عەبدولخالق ناسیح. لە ئامادەیەکەمان خوێندنی کوڕوکچ بەجیا دەبێت، دابینکردنی کافتریای تایبەت بە قوتابیان، دابینکردنی پاسی هاتوچۆ بۆ گەشت گەڕەکەکانی شاری هەولێر، ڕۆژانە دەوام لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو 2 نیوەڕۆ دەبێت. ناونیشان شەقامی 120 مەتری، گەڕەکی فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال، تەنیشت قوتابخانەی کلێڤەری ناحکومی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەو ژمارە مۆبایلانەی خوارەوە 0750 178 44 55 0750 179 44 55. ئامادەیی کلێڤەری ناحکومی.